میوانێکیش ئامادەیە لامان کە خاوەنی پشیلێەوە پشیلەکەشی ئەهێنێتە ستۆدیۆ. سەحر لە بینە دەگەڵ پشیلیا چۆنە؟ من لەگەڵ سەگا نێوانم باشترە هەرچەند هەل لە شوێنی کارەکەی خۆشمان لە دەستگای میدیایی کورسادەمە چەندان لە هاوکارانمان هەیە فۆبیای پشیلەیانە نەزان بۆ پشیلەی فەقیر زۆرێک لە کەسەکان فۆبیان هەیە لەبارەوە بەڵام من وەکو خۆم فۆبیام نییە زۆر کۆک نیم لەگەڵیە نێوانمان باش نییە بەیەکەوە بەڵام وەکو خۆشم ترسم لێ نییە بەڵام ئەمڕۆ پێش بەرنامە ڕەوەند کاتێوتی نێوانە چۆنەوتم ئاوان بەو شەوەوتیتی ئەی خەمە باوشت وتم شتی وان نەکەی لەبەرەوە هەر بۆیە پێشەکی ئەیترەوە وتم پێت ئەوان نەکەیت لە باوشی خۆت ئەسڵەن لە باوشی خۆدا داینێ یان میوانی ئازیزی بەرنامەکەمە و بێگومان ئەزانیم پشیلەیەکێک لەو ئاژەڵانەیە کە هەندێک باوەڕی هەڵەش لەبارەیەوە هەیەەوەی کە بۆن مناڵێن بێوەفاایە هەرچەند خزمەتی ئەەکەی بەڵام بێگومان ئەم ئاژەڵا لە ڕووی زانستیەکەی و بابەتەکان و ڕاستەکان بە شێوەیەکی ترە لەبارەوە ئەو بێوەفاایە نیەکە ئێمە بیرەکەین لەبارە و ئاژەڵێکیشە هەرچەند لە ماڵەوە هەبێت زۆرێک لە کەسەکان ئەڵێن بێزارت ناکە و تەنانەت خزمەتکردنی پشیلە وەکو ئاژەڵی ماڵی لانێ ئاسانتریش بێت بۆ خاوەنەکەی توێژینەوەی لەسەر کراوە باز لەوە کراوە لە توێژینەوەکانە سەحار کە بەخێوکردنی پشیلە بەتایبەت بۆ ئەو ماڵانەی کە کەسانی بەتەمەنی تایە بە دووریانە خات لە نەخۆشی لە بیرچوونەوە و بۆ کەسانێک کە نەخۆشی دڵیان هەیە ئەم بەخێوکردنی پشیلە کارێکی زۆر باش و زۆر دروستە لە توێژینەوەکانە ئاماژەی پێکراوە و هەروەها لەگەڵەوەشە بەخێوکردنی پشیلە بۆ ئەو ماڵانەی کە مناڵی تایە وا لە مناڵەکە کەسێتیەکی باشی هەبێت و بۆ لە مناڵەکە کات کە هەستی ڕەفاقەتی لا دروستەکات لەگەڵ پشیلەکان و لەگەڵ هەموو ئاژەڵەکانی ترە کە ئەمە ڕنگدانەوەی بێت لەسەر داهاتوی مناڵەکە بەخێوکردنی پشیلە زۆر گرنگە وا دیارە بەخوا تۆ حەزل لێ هەیە بەس نیمە حەزل لە باڵندەش هەیە خۆی هەرڕەوەن پشیلە ئاژەڵێکە ئێمە زۆر کەم بینیومانە ڕاهێنانی پێکرابێت یارمەتی کەسانێکی پێ درابێت کە خاوەن پێداویستی تایبەتن بۆ نمونە بەڵام لە هەواڵەکانە بڵاو کرایەوە ئەو پشیلەی کە وەکو پشیلەی نیشتمانی لە بریتانیا ئەمساڵ ناوی دەرکرد پشیلەی نیشتمانی لە ئەم وڵاتە بە پشیلەیەک ئەوتر کە تاواکەری خێزانە ئەم پشیلەیە ئەو پشیلەیە بوو کە هی خاتوونێکی نابیستە ئەوترێت ئەم پشیلەیە ڕەوەن زۆر یارمەتی ئەم خاتوونەی داوە بۆ نمونە ئەگەر پۆستێکی هەبێت چه پۆستەکەی بۆ هێنێتە ماڵەوە ئەگەر جەڕەسی تەلەفۆنەکە بێت چون ئەو جیهازە هەیەکەی خاتە گوێی بۆی کە بتوانێت دەنگەکانی پێ ببیستێت زۆر جارلانەیە تر هیلاکێکە ئەو خاتوونە دەریەکە ئەڵێت کاتێکە جەڕەسی تەلەفۆنم بۆ دێ کەسێک ئەیا لە دەرگاکە ئاگادارم ئەکاتەوە بە شێوەیەک لە شێوەکان دێت یان ئەملا ئەولایەک ئەکات یان بۆ نمونە جلەکانی ڕائەکێشێ ئاگاداری ئەکاتەوە کە بۆ نمونە تەلەفۆنی بۆ هاتووە یان کەسێک لە پشت دەرگاکە بەم شێوەیە ئەڵێڵێتر ئەمیش جیهازەکە ئەخاتە گوێ و بەو شێوەیە ئەزانێت کە چی ڕۆ ئەدات کەواتە میوانەکانمان ئامادەیە بانگشتی میوانەکانمانەکەین هەریەک لە دکتۆرە دێرین ئۆمار پزیشکی ڤێتەرنەری و لەگەڵ خات و وەنەوشە شادمان کە خاوەنی پشیلەیە و پشیلە بەخێوەکە لە ماڵی خۆیانەوە لەگەڵ پشیلەکە ساتۆتە ستۆری سڵاو بەخێر فەرمونون بەخێر من جا ئێمە ناوی ئەم میوانە بچکۆ لە جوانەشمان نەزانێ ئەم پشیلە جوانە ناوی چێوەنە و شەگیان ناوی بۆرە باشە کاتە بۆرەش بەخێر بەی سەر چاو بەخێر بێ دکتۆر دکتۆر هەر بە دەستپێک لە ئەمەوە دەست پێ بکەین ئاژەڵی پشیلە چۆن ئاژەڵێکە ئێستا زۆرێک لە خێزانەکان حەزیان لە بەخێوکردنیەتی کۆمەڵێک زانیاری لای کەسەکان هەیە هەندێک باوەڕی هەڵاش هەیەوەکەوەی کە بۆن منە بێوەفایە ئەمانە هەر بە تاواتی ئەگەر وەکو دەستپێکی گفتوگۆکە با بزانیم پشیلە چۆن ئاژەڵێکە فەرموو بەعام پشیلە سەگ باڵندە لەو ئاژەڵە ماڵیانە کە زۆر کەس حەزەکە بەخێویکە لە ناو ماڵ وەنیە بۆ بەخوو لە ناومانەکە و بۆ بە یەکێ لە ئەندامەکانی خێزان ئیتر بە تایبەتی لە تەمەنی بچووکە لە مناڵەوە تا بڕۆ گەنجەکان و ئیتر تەمەنی 14 و 15 ساڵ بڕۆ زۆریان حەزلێتی و بۆم دەرکەوتۆ زیاتر پشیلە ئەم بینە خەڵک زۆر ئارەزومەند کە پشیلە بەخێوکەن نازام هۆکارەکەی چێتە ڕویان کردێتە پشیلە بە شێیەکی سەرەکی بێ لە بڵێن لە ئاژەڵەکانی تر وا هەیە خزمەتی ئاسانتر بێ پشیلە بە بەراوە لەگەڵ سەگ بۆ نمونە تقریبا باشترە لەوانە یعنی چۆن ئەڵێ بەس ئەگەر شوێن و جێگاکەی بۆ جوان دابین کریا کێشەی نێ لە بەخێوکردنە ماڵا بەخێوکردنی دروستە ئەتوانی بەخێو بەڵێ ئەتوانێ من یعنی من زۆر هاوڕێم هەیە لە ماڵەوە بەخێویەکەن و
شوێنێکی قەفەسێکی تایبەت هەیە لە زۆربەی بازاران و لە زۆربەی کلینکە پزیشکی ڤێتەرنەر قەفەسی تایبەت هەیە بۆ بەخێوکردنی پشیلە هەموو پێداوسیەکانی تایە بڵێن لە دابینکردنی خۆراک ئاو هەموو شتەکانی هەتا ئەیتر ئەتوانن بیکڕن و ئەتوانن بە ئاسانی لە ماڵەوە بەخێویکەن. باشە وەکو بە وەفابوون و یان ئەوەی کە بۆ نمونە هەندێک لە خێزانەکان بۆ نمونە لەسەر ئەمەی کە ئاژەڵ ئەگەر لە ماڵا بێلارێ پاک نەبێت بۆ کەسەکان گرفتی تەندروستی دروست بکە وەکو ئەمانە تا چەند ئەمانە لە ڕووی زانستی و قسەی لەسەر کراوە دکتۆر؟ من پێم وەکو پاسم کرد هەر جوارە ئاژەڵێکە بەخێویکەی جارێت تۆ ئارەزوومەندی لەوە بەخێویکەی ئەگەر ئارەزۆکەت هەبێ بەخێوەکەی ئەموو شتێکی بۆ دابینەکەی هەم خواردن هەم جێگاکە هەم شت طبعاً چوار شت کە گەرینگە لە ئاژەڵ یەکەمیان شوێنی بەخێوکردنە دووهەمیان تەندروستیەکەیەتی سێهەمیان ڕەفتارەکەیەتی ئەبێ زۆر زۆر جوانی لە ڕەفتاری ئاژەڵ بگەڕی ڕەفتاری خاڵێکی لە زمانەکەی تێبگەیت چکە هەموو ئاژەڵێک زمانی هەیە لە تۆنی سەڵتەکەی لە دەنگەکەی لە هەڵسۆ کەوتەکەی لە جوڵەکەی ئەزانی برسیەتی ئەزانی تینوێتی ئەزانی پێوەستە بە پاکردنەوە خاوێنکردنی ینی پیسایی بکە هەموو شتێک لیتی ئەگەی حاڵەیەبی بەس زانیاری زۆرێ ئەو زانیارش ڕێگەی خبرا و لەرگەی هەڵسۆ کەوتەکە لە ئاژەڵەکە وردە بەرە زمانەکەی تێگەی باسی زمانی ئاژەڵێک ڕەوەندەگە پرسیارەکە و لە بیرت نەچێتەوە ئێستا بۆرە لێرە ئاسوودەیە یان تۆزە ترساوە شوێنەکە تەسەوەرەکە شوێنەکە تازەیە بەلایەوە سێرەکەینەوەعەکە سەیری حرەکاتی چاوی کە هینێ جسمی جستەی سێرەکە تازەیە نەیدیوە ئەمە دەمچوانە تازەیە ئەو دەمجانە شتێنی لە مێشکیا خەز نەبێ وەکو ئێمەکە یەکێکە بینین هەتا چەند ساڵێکیش ئەگەر ناویشمان بیر چیە شکلەکەمان بیر ناچێتەوە بەڵام ئەم تازەیە خاوەنەکەی ناسێتەوە تۆزێ مطمئنە تۆزێ قەلق نییە دڕاوەکی نیە لە بەروی خاوەنەکەی لەگەڵ یادی بەڵام ئەگەر بەتەنیا بهێنایە ڕەنبێ ڕەفتارەکەی زۆر جیاوازتر باش بوون و شەهادەکەڵێ ئەبێ خاوەنەکەی لەگەڵ باسی پشیلەکەتمان مۆکەی باسی بۆرەمان بکەیت تۆ کاتەکانت چۆن لەگەڵ بۆرەیا بەسەرە بەیەوە چۆن خزمەتی بۆراکەیت؟ وڵی ژووری تایبەتی هەیە لەگەڵ پشیلەکانی تریشە بە تەنیا نییە بۆ چەند پشیلەت هەیە؟ چواردانن ئێستا چواردانی ماوە خۆی زۆر بووم لە ماڵەوە هەر چواریان هەڵەگریت و خزمەتیانەکە بەڵە زەحمەت نییە؟ بەروەڵا خۆی بەشی خۆی زەحمەتە بەس زۆر خۆشە لە ماڵەوە هەبێت زۆر دڵخۆش دەکەم. ئێستا ئەوە کە خەرێکی نەوازشیەکەی دەسەهێنی بە ژێر ملیا و بە سەریاڵمانە هێورە بێتەوە؟ بەڵە ئێستا ئێمە ناتوانین وەری بگرین لەبەرەوەی کە هەست بە ترسەکە دوایە ئەبێت تا تۆزێکی پێچێت باشەکەواتە چاوەڕێیەکەی کەسانێک هەیە حەز بە بەرکەوتنی هیچ ئاژەڵێک بە تایبەت پشیلە ناکەن ئەمە ترسە یان حساسیتم حساسیتە لە چیۆ دروستە بێت؟ هەردوو هاوکارەکە ڕاستە یەکێکیان هەر چۆنەکە خۆمان پێڵێن فۆبیا وایە فۆبیا لە شوێنی بەرز فۆبیا لە ئاوە فۆبیا هەیە فۆبیا لەسە من مامۆستایکە ڕەفیقمە هەر پێی بڵێ ئاژەڵ هەر لێ ئەترسێ هەر نایە نزیک نابێتەوە لێ هەیە گرفتی لەگەڵ باڵندەش هەیە کە هیچ هەمووی هەرکە یەک ئاجەڵ نزیک بێتەوە ئاوی مەسافەیەکی زۆر نزیکیش نا ئەترسی ئەڵێ من حەزم لە ئاژەڵ نییە حەزم لە بەخێوکردنی ئاژەڵ نیە نازەم ئاژەڵ بێم بەخوا ئەو ئاژەڵە لە ماڵە بێ ئەو ماڵە چۆڵەکەم یعنی بەو ڕادێت هێنەکە بەڵام وانێ بەعزێکی بۆشی ئەترسیە ئەڵێ یەکێ لە بیر و بۆچونەکەی خۆیە ئاژەڵ هۆکارێکە بۆ گواستنەوەی نەخۆشی بەڵام تۆ ئاژەڵەکە ئەگەر باری تەندروستیەکەی خۆت کۆنتترۆڵە کرد بێ لەکە ڕۆژەوە کە بەخێوە کردووە چ دەرمان چ ڤاکسین شتێک هەمووی داوەتێ چ پاک و خاوێنی تاکید بە سەرچاوە نیە بۆ نەخۆشی بەڵام تۆ ئەگەر ئاوای بە پیش و بۆخڕی و بێ بهین طبعاً لێ دەترسێ بەڵام حساسیتەکەش لە چی دروستە بێ هیوایە بە تایبەتی لە پشیلە هیوایە تووشی حساسیتە بێ من پێ دەڵم بعضی ئاژەڵ تووشی حساسیتەکە لای مرۆڤ ئەوەیە تۆزێ ئەو هۆکاری دووەمە کە جەنابێ باسی کرد بەڵێ دکتۆرە باس لە بیرچوونەوەی پشیلە ئەکرێت ئایا بەڕاستی پشیلە شتی بیرەچێتەوە؟ بەڵێ هەیە زاکری کورت و زاکری درێژ ئەمە چۆنە پشیلە لە زاکرە درێ کورتخانەکان سپڵە پشیلە وانە بەس ئەوە قسێکی باو بینی بڵێن کۆن واڵێ بە زوانە هەموو ئاژەڵێ جۆنەڵی وەفایەکی هێنەوە ئەبیر لە زاکری خۆیان زەلامەکەی بیرەکەوێتەوە کە ڕۆژە بە ڕۆژان خزمەتی کرد باش لەناو کۆمەڵێک کەسە خاوەنەکەی ناسێتەوە بەڵێ ئێستا ئەو چیرۆکە و بیستۆکە کە گورگ ئاژەڵێکی کێویە نازانمەگەر بێتان کابراگە چێتە دارستانێک بۆ ئیشی یعنیۆنیە دراسە دە و دارستانە و دراسی ئاژەڵەکان کاپ
کە دراسە دەکا سێرکە گورگێک لە ڕاویان ناوە بەستویانێتەوە مێشە زۆر بەزەی پیاتەوە زۆر بەزەی پیاتەوە بەس ناوێرە نزیک بێتەوە چکو ئەوە ئاژەڵێکی کێویە کە ئاژەڵی کێوێتە بەرە ڕۆژ بە ڕۆژۆنی نەخۆی ئەچێ بەشکەکانی بوێنی ئەچێ خواردنیان بوێنە وردە تانەڵی تا ڕایە لەگەڵیە تا بیناسێتەوە تقریبا هەفتەیە دە ڕۆژ ئەو مۆزوع ئەخایەنێ دواتر ئیتر وردە ئەیناسێتەوە ئەیناسێتەوە ئیتر لی ناترسێ یە نزیکە بێتەوە باوەشی پیاکە ها هەڵسوکەوتێکی جیاوازەکە لەگەڵیە لە بەرەوەی ئەزانێ لە مێشکی خۆیان ئەم پیاوە خراپ نەبووە لەگەڵیە ئەم زەلامە خراپ نەبووە لەگەڵیە ئیشێکی باشی کردووە لە دەست ڕاوچیەکان ڕزگاری کردووە چکۆ قاچی بەستراوە کاتی ناڵم ئەو کاتە بیدات نێێرابە تەسەور کە دوای چەند ساڵێک 10 ساڵ بوو 5 ساڵ بوو نازان بزەبت کاتەکەم بیر نەمەوە ئەو ڕاچێتەوە هەمان دارستان ئەچێتە ناو کۆمەڵی ئاژەڵ لەم کێویانە درڕندەکان تر شێرە پڵنە چیە سیرەکی ئەم ئەو ڕێوی دوای چەند ساڵ بیرێکێتەوە ڕزگاریەکە لە ناویانی ئاوایی تەسەور کە ینی لە مێشکە خزن بووە کە ئەم ڕۆژێ لە ڕۆژان چاکێکی لەگەڵا کردووە باش وەنێوشە پێمان بڵێ وەکو خواردن چی پێ هەر خواردنی تایبەت بەخۆی یان هەنێک جار خواردنی خۆشتانی پێ وڵی خواردن تایبەت بەخۆی ئێمە چکانە جار خواردنەکانی خۆمان چەورایان دەردا و دەرمانی پێوەیە ویتر لە ڤێرتەنەریەکانیش پرسیارکەن جوانتر شتەکانە پێڵە بەس خواردن ئەبێ خواردنی خۆی بیتێ بەڵێ دکتۆرە هەمان پرسیار بۆ بەڕێزت خواردنی ئەبێت چی بینێ بە پشیلە ئەبێت چیشی نێنێ زیان بە تەندروستی پشیلە کارگەین هەموو شتێک بێ خواردنی تەندروستی بێت کە خەڵک خواردن دەرزە هەموویە تیا بێ پرۆتینی تیا بێ کاربۆهیدراتی بێ ڤیتامینەکە کانزای ئەنجا خواردنی تایبەت هەیە هەر لە ڤێترنەرەکان و لە مارکێتەکانیش تایبەت ئاڵێ نووسرا خواردنی پشیلە ئەتوانی بیتێ وەشتوانی مەسەلەن لەبەر ئەو گۆشتخۆرە گۆشتی بیتێ گۆشتە ماسی تا ماسی ئەتوانی گۆشتی چۆن بینێ یعنی مریشکەکەی تۆزێ بۆ بقڵێنی بیتێ مەسەلەن گۆشتەکەی تۆزێ بقڵێنی یانوە ئیتر ئەوە بەپی تەجروبەی خۆت ئایا بە کاڵی حەزیلیەکە ها چکو یان بە شێوازێکی تر بۆی ئامادەکی حەزرێکە دکتۆر تا چە نەتوانێت تامی بۆ زیاکە چون بۆ نمونەسەک هەندێک لە کەسەکان هەیە ماسی تۆنە ئەیەن بە پشیلەکان ئەڵێ بۆ نمونە تون بێ حەزیلێتی تیژ بێت تامی ماسی تۆنەکە ئەمە بەڕاستی بە تەجروبە ئێستا خۆم لە ماڵەوە تووتێکم هەیە کامەشتی باش حەزیلێتە کامەی هەناری ترشە شیرین بێ نایخوا ئەبێ ئیلا بێ هەناری ترشی بۆ بێنم پشیلە ژوایە هەموو یانی تۆنەڵی تۆ لەسەر چی ڕاهێناوە لەسەر چی فێر کردو بیدایەت ها هیوای ئەم خواردنە جاهزانە ناخوا ئللا ئەبێ گۆشتەکەی بیتێ ئللا بێ مریشکی وای ماسەکەش ناخوا ها وەنی بە گۆشتخۆرە ئەبێ شتی کە گۆشت پێ خوارد بێ جاری وایە سەیرەکەی شیری ژەخوا مەسەلەن پەنیرە خوا مەسەلەن ئەو شتانش ئەخوا ناڵم تۆ چۆنە فێر کردووە هێناوتە پێشەوە زانیت حەزیلیە کردووە خۆی نزیک کردەوە لێ خێرن عەلا خێر نەبوو ئەبێ هەوڵ بیتەوە دکتۆرە باز لەواکرێکە هەنێک خواردن بۆ نمونە پیاز سیر شکڵاتە ئەمانە زیانی بۆ پشیلە هەیە بۆچی زیانی بۆ پشیلە هەیە مادێکی ژەهراوی تیا تەسیری تیاکە لەسەری بۆیە پێ نایێنی ئەوە خواردنانە تەسیر چکو بە هەناڵم لستێکە خواردن کە تۆ ئەچیت بۆ هەموو ئاژەڵێک ئەچی لە ئەم پاسێکی لە بزیشکی ڤێترنەرەکان لستێکە بۆ دڵ ئەڵێن ئەم خواردانە گونجاوە بۆ ئاژەڵ کۆ پشیلە ئەم خواردنانە بۆ سەگ ئەم خواردنانە بۆ ئەو باڵندەیە مەسەلەن ئەم خواردنانە بۆ جۆرێکی تر ئاژەڵ ناتوانین هەموو خواردنێ بین مەسەلەن ئەم خواردنە دیارە زیانی هەیە زیان بەخشە بۆ ئەو ئاژەڵانە باشەوە نەوشە بۆرە بەخیلی ناکە ئەگەر بۆ نمونە ئەوانەی تر پشیلەکانی تر ئەدوێنیت وڵا ئەم باشە بەڵام دانێکم هەیە بەرەوەڵا زۆر خیرە ئەکا کە ئەچی بەلای دانی کتریانە باشە دکتۆر ئەوەی کە پشیلەکان زۆر جار حەز ئەەکەن تەنیا ئەوان بدوێنیت ئێستا دوۆنەوشە چواریشی هەیە ئەم بەغیلی تا چەند بەڕاستی لەنەو ئاژەڵا بەتای بە پشیلەیە ئەو ڕفتارێک کە لە مرۆڤ هەیە سەرچاوەکەی لە ئاژەڵەواتە چ غیرە چ حەقت چ بغز لەسکیە یعنی سێرەکە تۆ خزمێکتێکی بیناخۆشاڵێ بۆ بە تەنها هەر بنوەنیە تەنها هەر بن ئەی بۆ منیش خزمەت ناکەی پێی ناخۆش یعنی حرکاتێکە ڕفتارێکە یعنی ها هەسم پێ بکە کە منیش ها مەوجودم وجودم هەیە یعنی من پشتگوێمەکە بەخۆوە دیارە هەستی بە غەریبیەکەی کەم بێتەوە چون خەریکە بۆ خۆی بەناستی دکتۆرە کەسانێکان لە ماڵەوە کە پشیلە بەخێوەکەن کێشیان لەگەڵ تووک هەڵوەرینی پشیلەیە هەیە تا چەند تووک هەڵوەرین ئاساییە و لە چ کاتێکە تووک هەڵوەرینەکە ئاسایی نییە و زیانی هەم بۆ خۆی و بۆ کەسەکانی ماڵەکەشە بێت
توک هەڵوەرینەکە ئەبێ بزانانی هۆکارەکەی چییە هۆکارەکەی مەسەلەن لە خۆراکە هاتووە نقصی کانزاکانە نقصی ڤیتامیناکە یان تووشی مەسەلەن یەکێ لە مشەخۆرەکانی کە لە دەورەوەیە ئەو کاتە بێ عیلاجی بێتێ ئەگەر یا خۆی هەر بە تەبیعی و تووکەکە هەڵەوەرێ بۆ ماوەیەک و نامێنی ئەویان جیاوازە ئیتر ئەبێ بزانی هۆکارەکەی کە هۆکارەکە زانی ئەو کاتە خۆت ئەزانی چۆن هەڵسوکەوتی لەگەڵاکەی باشە دکتور کاتێ ئەگەر کەسێ ویستی پشیلەیەک بکڕێ ئەبێ چ پێوەرگەلەیەکی تیابێت کە ئەمە نیشان باد ئەم پشیلەیە لە دۆخێکی باشی سەلامەت و تەندروستایە جوڵەکەی پشیلە نەونەعانێ پشیلە و سەڵنا یەکێ لە ڕفتارە گرنگەکانی لای پشیلە جوڵەی یاریە حەزەکە معدل یاری بکەی حەزەکە معدل بیدوێنی قسەی لەگەڵکەی چۆنەڵی ڕفتارێکی وای لەگەڵکەی کە بزانێت تۆ هەیە دووەنیە اهتمامی پێ گرنگی پێدە کە گرنگی پێدا یەکسەر ئەویش لەگەڵ تا ئەجوڵێتەوە سەرەکەی نەدیوە لە هینەکە مەسەلەن چنینەکە هینەکە تۆپەڵە چنینەکە یاری پێەکە ئەوە چییە ئەوە لە برێ پشیلە حەزی لێتی سەگی شوارێ سەگ ئەگەر دوو جار نەبێتە دەرەوە تووشی کە ئابەتە بێ تووشی بێتاقەتیە بێ بەڵام پشیلە دەرەوەی ناوێ پشیلەش دەرەوەیە پشیلە و سەگ دەرەوەیانەوێ ها حەزیان لە ئازادیە حەزیان لە یعنی لە شوێنێکی داخراو نییە دایمە داخراو بێ پشیلە تەماڵترەوەیە زیاتر حەزی لە خەوتنە خەویشەکە بەس حەزی لە چوونە دەرەوە خەوتنەکەی چەنە ینی بۆ ڕێژەی کە بۆی دیاریکراوە کە پشیلەیەکی ئاسایی لە شەو ڕۆژێکا چەنە خەوێت وەڵاهی تر خەوی مەسەن ئەم زیاتر شەو زیاتر حەزەکە مەسەن 6 ساعتی شەو بخەوێ مەسەن استراحەتکە بەڵام ڕۆژیش زۆربەی کات پشیلە خەوتووە ڕۆژیش لە زۆربەی کاتە پشیلە خەوتووە پشیلە لەو نەوعانەیە ئاژەڵ نەوعی هوایە بە شەو چالاکە هیوایە بە ڕۆژ چالاکە پشیلە لەبەری لە ئەچێتە سنفەکانی بڵین پڵێن و هینەکان زیاتر شێ بە شەو زیاتر چالاکن بە ڕۆژەکە جاری وا حەزیان لە خەوە ئاژەڵی وا بە پێچەوانەیە حەزیان مەسەلەن وەنیە حەزیان بە ڕۆژە زیاتر چالاکە بن بە شەو سستە بن متەبن بەشێکی جستەی هەیە حەزکە زیاتر دەسی پێ بهێنی نەوازشی بکەیان بە بەشێکی جستەی بۆ نمونە هەستیار بێت حەزی لە نەوازشی ئەوێنە بێت چون هەندێک جار هەرەوە ژێرملی بە بەردامی خەرەکە هێوە ئەوەی دەلالەتە چەکە نیشانێکی خۆشەویستیە کە بێنێ ئەی خۆش دەوێت یعنی نەنە شوێنێک هەیە ئەمان پێ هەستیار بن حەز نەکەن تۆ بۆ نمونە مەساجیان ئەسە نەوازشی ئەو بەشەکەی ناکەم شتیوانێ ناکەن بەڵام زیاتر ڕەوەن پێم وابێ بە ژێرمل و بە سەریان زۆر ئارام بنەوە بە کوێ زۆر هێورە بنەوە ئەگەر مەساجیان نەوازش وڵایتر مەساجیان بە پشتی ملی ئەمەی سەریا کەشینی کوێ هەیە بێتاقەت بێدەستی وازم کلکی نابێت دەستی کلکی ڕاکێشی تو ڕابێت سووریێتیوارە ها حتا کە هینی حرکاتی کلکی چۆن شێوازی دانەکەشی هەمووی دەلالەتە لە شتێک باشە دکتۆرە لە یوتیوب بینیومە من پشیلە کە خیاری بۆ دابنێن ئەترسیە و هۆکاری ئەوە چییە؟ مکاری سوزام ترساتی ڕم بە شتێکی تر تێگەیشت بێوەنیە خواردنیا فێر نەبووە ڕانەهاتۆ لە خواردنەکە ئایا ناڵم ئەسە ئێمە ئەفلام کاردنەکەی تێم و جێری شیلە چیە خوارد ڕاوەڕانی مشکێ ناوەنیە حەزی لە مشکە زۆر کەس لە باخە چێ پشیلە پێخەشارەبەی مشکەکان کوژیە ئەوە چاکە ئەی خوارد لە ئەمانە ئێمە ئێستا نەیخوامانە ئێستا دکتۆر ئێمە ئەیبینین خۆی ئەوەی کە باسەکرێ بۆ نمونە نێوانی سەگ و پشیلە باش نییە بەڵام کۆمەڵێک دیمە نەبینین بە یەکەوە بوون بە هاوڕێ پشیلە لەگەڵ ئاژەڵی ترا لەگەڵ باڵندەی ترا ئەبن بە هاوڕێ ئەمە بەڕاستی تا چەند دروستە چەندوەرە و چەند دەگمانە هەیە سەرەکەی سەگێکە مەسەنم بزنێ بەخێوەکە پشیلە سەگێ بەخێوەکە ئەوە بە پێچەوانەوە ئەوە نەوە ئەسۆزداریەکە ئەوەنە کاتێک کە تەنیاوێ کەسی نابێ نەوە وەکو چۆن ئێمە یەکێک مەسەناڵێن بێ دایک و باوکەنەوە ئەسۆزداریەکمانیاڵین مناحە با یارمەتی بین با خزمەتی کەین بە هینی بکەین ئاگامان نێبی ئەمی جوایە ئەمە لە ناخینە هەستیارە زۆر ئاژەڵ زۆر هەستیارە یعنی ئێستا بەنەوەی هەڵسوکەوتی لەگەڵکی ئەویش هەڵسوکەوتەکە بە تونوتیژی چۆنەڵی بە عسەبیە بە ئەگرسف خۆمان پێڵین لەگەڵ یا ئەجوڵێتەوە لەبەری ئەمە طبیعەتیان هەیە تۆزێ طبیعەتی ڕندیان هەیە وەکو سەگنیە سەگوانیە ئەمە طبیعەتە تۆ بەنەوەی هەڵسوکەوتی لەگەر لی تووڕەبە زانە چۆن پەلامەردا چۆن یەک ناهینە ئەوە میوانێکی تریشمان من پێ دەڵم بەشیلە زۆر بەغیسە پشیلەیە ئەم پشیلەیە ئێستا دکتۆرە هاتووە خاوەنەکەی لەگەڵا نییە ئەبێ ڕەفتاری چۆن بێ ئێستا لێرە ناڵم ئێستا یەکێک لە ڕەفتارەکان ئەو شوێنە بدۆزێتەوە پێڵێن چۆنێڵێ من حەزەکەن حبی ئیستطلاعمانێ بزانین ئەو شوێنە کیە کێلیە حەزەکە بزانێت تا مراقبە بکە ئەو شوێنە کیە کێلیە چەند کەسەکان چۆنێن ڕەفتاری ئەو کەسانە چۆنێن هەڵسوکەوتیان لەگەڵ من ناچۆنە ئایا منیان خۆشێ باوەشم پیاکەن یا
مثلا دوورەکەەوە لێوە یا ترسێک لەوەی کە ترسێک سەر هەست بە ترسەکە ئەکا یەکسەر ها تو ئاژەڵ تا تۆ نزیک بیتە لای بە شەیەکی جوان ئەو هینی ناکە. دکتۆر ئەمە نژادی چییە؟ قوربانە من ئەمە نژادی چییە؟ دکتۆر بۆرە نژادی چیە؟ چون جیاوازن نژادەکانیان. ئەمە چییە؟ چی جۆرە پشیلەیەەکە؟ وڵای جۆرەکانی زۆر یعنی ئەم جۆرەکان مەگەر خۆی ئەم جۆری چی بوو بەخێو کرد شانشەلا و برێژ شانشێلەیە بۆیە شانشێلە شیرازیە شانشێلە هەیە ئەنواع هەیە ئەنواع جۆرەکانی پشیلە زۆر زۆرە. ئێستا ئەم دوودانە بەیەکەوە ئەبن بە هاوڕێ ئەگە لە ماڵەکە بەیان شەکە ئەتوانین بەس فترێک یەکەم جار نا بدایەت ئەبی هەریەکە لە شوێنێکی تایبەتی خۆی بێ تا وردە وردە نزیکە بنەولێت ڕایەن لەگەڵیا چوو زەحمەتە ها وەکو تۆ پێگانەیەک لێتە لە ماڵەکەتە نازانی ناوێری جارێ قسەی لەگەڵکەی نازانی ناخی چۆنەوە نیە ئەمیش ئەبێن لە ناخی تۆ بکۆڵێتەوە اینجا بزانێت تۆ مەبەست چیە لە بەخێوکردەکەی بۆچی ئەمە هێنا هاوینە هاوڕێیە هاتەیە خۆشەویستی بەمیت و ئەم ئیهمالکەی مەبەسم ئەوەیە. دکتۆرە بوو بە هاوڕێ لەگەڵە کێشەیەکی نە لەگەڵمان نانەیتر مادام وای لەگەڵ کردی وردەوەردە ئەبێ بە هاوڕێت زانی کە تۆ ترس نییە بەرامبەری سەمە زۆر ترساوە زۆر دکتۆرە وەکو شتنی پشیلە ئەبێت بوون لە هەفتەیەکە جارێک پشۆرێت یان چەند پشۆرێت وە شێوازی شنەکەی ئەبێت چۆن بێ و پرسیارم بۆ نەو شەشە باخۆی جواباتم وەنەوشە تۆ چۆنی شویت وڵی هەفتەی جارێکیشون خۆ دەیشویت بەڵێ و چی بۆ بەکارێنی بۆ شنەکەی هەر شامپۆی تایبەتی خۆی شامپۆی تایبەتی خۆی بەڵام ئێستا کەسانێکن ئەیبەنە شوێنی تایبەت دەبێنە کلینیکەکان لەوێ بۆ ئایان شۆن پشیلەکانیان ئەبێت چۆن پشۆرێ ئەو شۆردنێکە شۆن ئەوە لە دژی بەشە خۆرەکان ێژن بۆی ئەوانەی ئەو ئانەی شوێخەر کە سەر پێستن ئەبێتە بەهۆی یعنی نەخۆشیان و لاوازبوونیان و کەم خواردنیان ئەوەیە شۆردنەکە ئەوە لە ئاژەڵی شایە شۆردنەوە هەیە وانێ ئایا بە شێوەی شۆردن بێ ئای بە شێوەی دەرزی بێ وەکو ئەو چنگاڵانەی هەیە ئەو نینۆکانە ئەو ترێ زۆر جارکە ئاوا ئەی خشێنێ بە سەر شەمەنینۆکی لە دەستم گیر کردووە هەستەکەم خۆی تون و تۆڵ لە باوەش تا ڕاگرتو ترساوە بەدەستم گرت هەرەوە دکتۆر ئەوجێ ئەوەی کە شت ئەڕوشێنن ئێمە لامان وای خەریکە نینۆکەکانی تیژەکە لە ڕاستی ئەوێ کورتی بکاتەوە ئەمە وایە یان ماوەی تۆ بی کورتکەیتەوە ماوەی کورت نابێت زۆر درێژ بێ ها خۆی ناڕەحەتە بێ پێی ئەگەر هینی نەکەی وەکو چۆن ئێمەکە نینۆکمان درێژە بێشێکەکەین ئەچی نینۆک بڕەکەینین نینۆکمانەکەین ئەمی جوایە چۆیتر ئەگەر هین نەبێت چێکە ئەچێ بە دار و دیوارە هینەکە وانە کاتی ترسی شواکە دکتۆرە پرسیارێکی تر سوود و زیانی نەشتەرگەری نەزۆکی بۆ پشیلە چییە؟ لەبری کە یانیۆنی بڵین فترەی ئاوزبوونەکەی کەمە و ژمارە کە بەشکەکانێکا زۆرە ئەڵێن بە عادەتەکە زۆر نەبێن زیاد لە حەد دەرچێ بۆی نەزۆکی ئەکەن نەزۆکیەکەن ئێستا لە ئەم سەگەی خۆمان کە لە سەرجادە و بەڕەڵای ئەڵێن نەزۆکیەکەن باشوێ لە بەجارێ جاری وایە دوانزە بەچکەیەوێ ئەمانی زۆرن و فترەی ئاوزبوونەکەشیان کەمە بۆیە نەزۆکیانەکەن لەبەر ئەوە باشە سوود و زیانی هەیە؟ سوودی چیە سوودی ئەوەیە مەسەلە بڵێن عەدەدی زۆرەوەی کە بەخێوەکە ئەتوانێ مەسەلە یەک دوانێک و سەرچاکی دارایی بیفرۆشێ بۆ یەکێک و تۆ ئیسیفادەی لێ بکە بەڵام زیانی نیە ئەوە کەمە بێتەوە وردەوە کەمە بەس بۆ ڕێژەیە نەبێتتر بەجارێ هەمویان نەزۆکەیت و پشیلە نەمێن لە سەرزەوی چکە ئەوش مۆتەوازنی ژینگەکەش پێوەستە ئاژەڵی شار بمێنێت وانە باشە ئەمەی تۆ نەشتەرگەری بۆ کراوە بۆچی بۆت کردووە؟ وڵی زۆر بوون بۆم بە حەڤەدانا باشە باز لەواکرێ کە نەشتەرگەری بۆ کرا بە تایبەت نەشتەرگەری نەزۆکی کێشی زیاکات پەیوەندی بە کێشیەوە هەیە؟ ئێستا ئەمەی وەنەوشە نەشتەرگەری بۆ کرا بۆی کێشی زیای کردووە؟ هەرچەند ئەو تۆزە دەم بە خەندە و ڕۆخۆش دیارە ئەمەیان تۆزە بێت دەمو چاوی خۆی هەروایە چای درست کردووە وایە تۆزێکی جددی دانیشتە دکتۆر وەکو نەخۆشیەکان نەخۆشی ئەمان کامێک لە نەخۆشیەکانیان زۆر باوترا جاروبەرگوێمان لێ بێ بۆ نمونە ئەپژمن ئەمە لەبەرەوەی کە بۆ نمونە سەرمایانە بێتیان ئێستا کولێر مۆباریدە لە ماڵەکانە ئیشەکە ئەمە وهەیە ئەمانش کۆمەڵە گرفتیان هەمووی کۆمەڵی نەخۆشی هەیە ئەبێ بۆی پێداڵم ئەوێ پێشۆکەن دەنووستی ئەم سەردانی بزیشکی ڤێتەرنەریەکان کان چ دەرمانی پێوز چ کوتان لە تەمەنی مەسا مانگێ دومان کە دەیە بەشکێوێتەوە کوتانی بکەیت بە تایبەتی ئەو نەخۆشە گوازرانەی کە کێشە ئەبێ بۆ بینی ئاژەڵەکە و مرۆڤ بێ خێوکەرەکە ئەبێ زۆر زۆر وریابی بە تایبەتی ئەو نەخۆشیانە وەکو نەخۆشی دەرونی بڵێ ڕەوەند ئەمانش تووشی نەخۆشی دەرونی نەخۆشی دەرونیشیانێ پێ دەڵم ئەگەر خزمەتی نەکی ئێمالێکی تووشی کە ئابە دەردەپشیلە چێ دکتۆرە دەردەپشیلە دەردەپشیلە ما بس دەردەپشیلە ینی ئەوەی بەسەن هەکو هاری سەگ و ئەمانەوەش توژەوێ بۆیە
ئەگەر مەبەستە ئەوە بێ دەردەپشیلە دەردەپشیلەشەیە تووشی کە ئابێ بێ نەخۆشیێکی ئاڵێ لە پشیلە ئەترسن ئەڵێ ئەو کچە ئەو ئافرەتە لە هینە ئەگەر حامیلە بێ لە باریەکی ئەوانە هەیە باشەوە نەشێت ئەمەی پشیلەکانی تۆ تاکو ئێستا تووشی گرفتێکی تەندروستی بوونەتەوە و بیان بێ پێویست بە نەشتەرگەری بکە یا پێویست بە کلینیکی تایبەتی بە پشیلەکانت بکە؟ طبعاً پشیلەم هەبووە پاروەی گرتووە بەوە مردووە و ئێستا پشیلەیەک تریشم فتڕیاتەتی ئێستا خۆ زانیاریت هەیە لەسەری پێما بێنە هەبوو گیان تا ئێستا کۆمەڵە زانیاری دوورگرتووە ئیتر لەسەر نەخۆشیەکانیان باش زۆر زۆر سپاسدانەکەین زۆر بە خێر بێن ممنون بۆ بەڕێزت دکتۆر دێرینوان و شەگیان سپاس بۆ تۆ بۆ بۆرەش بەداخەوە خاوەنەکەی ئەم لێرە نێ خاوەنەکەی لێرە بەڵام خەریکەتر کێشم نییە لەگەڵیان ڕایە لەگەڵ ڕاهات هەر یەکەم جاری زەحمەتە زۆر زۆر بە خێر بێن سپاس